سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە کتێبێکی کوردی دەکەین و پێداچوونەوەی بۆ دەکەین. ئەوش بریتە لە کتێبی هێلین لە نووسینی دلوان تاهێر. زۆربەتان کە ئەو ڤیدیۆ دەبین لەوانەیە هەم کتێبەکە و هەم نووسەرەکەش پێشتر گوێتان لێ نەبوو بێت. دلوان تاهێر نووسەرێکی نوێیە، ئەمە یەکەم کتێبێتی و لە هەمان کاتدا هاوڕێ منیشە لە هەمان ئەو شوێنێکە من لێ دەژیم لە سۆران، ئەویش لەوێ دەژیت و چەند ساڵێکیش بەیەکەوە بووین لە قوتابخانە. ئەو دەدەم کە پێداچوونەوەیەک بێت تەواو واقعی بێت و لەگەڵ تەواوی کتێبەکە گونجێت و یەکە بەیەکی خاڵەکان، هەم خاڵ لاوازەکان، هەم خاڵە بەهێزەکانی کتێبەکە باز دەکەم و لە کۆتاییشدا ڕێتینجێک بە کتێبەکە دەدەم و پێشنیار دەکەم ئاخۆ پێویستە بخوێنەوە یاخود نا. هەندێک خاڵی لاواز هەن لەبارەی کتێبەکە سەرەتا با باس لاوام بکەین. پێم وایە هەر لەگەڵ بینینی کتێبەکە هەندێک هەڵەتان بەرچاو دەکەوێت، بە تایبەت هەڵەی زمانەوانی کە لە کاتی پێداچوونەوە لە کاتی هەڵەچنیدا پێم وایە هەندێک هەڵە کراون. لە دوو حاڵەتدا ئەم هەڵا نەکراون. یەکێکیان لە هەڵەکردن لە دەربڕین و شێوازی نووسینی وشەکان، بۆ نمونە ڕائێک لەبیر کراوە یاخود ئایەک لەبیر کراوە. هەندێک حاڵەت هەن کە ئەو جۆرەی تێدایە، یاخود شوێنی وا هەیە کە بۆ نمونە دوو و نووسراوە یاخود یەک و نووسراوە، یانجاری وا هەیە لە شوێنێک دوو و بەکار هاتووە بۆ وشەیەک، لە شوێنێشتر بۆ هەمان وشە یەک و بەکار هاتووە. جاری وا هەیە دەبین کە بۆ نمونە هەفتەکەی لەسەر نەکراوە یان ڕای قوڕس هەفتەکەی لەژێر نەکراوە. ئەوانە ئەو هەندە هەڵەیە هەندێک جار بەدی دەکرێن و هەڵەیەشتری هەیە زمانەوانی، ئەویش دەربڕین و شێوازی زمانی نووسینەکەی یاخود شێوازی زاراوەی نووسینەکەی کە پێم وایە تا ئاستێک خەڵدراوە کە سلێمانی بەکاربێت، بەڵام لەبەر ئەوەی خودی زمانی سەرەکی نووسەرەکە پێم وایە سلێمانی نییە، بۆیە پێم وابێ ئەوە کاری کردوتە سەر شێواز دەربڕینەکە. دەبین لە هەندێک شوێن زاراوەکەی سلێمانیە، لە هەندێک شوێن دێتەوە سەر بڵین کەرکوچی و هەولێری، ینی تێکەڵەیەک هەیە لە زاراوەکان. ئەمەش جۆرێک لە ناڕەحەتی بە کتێبەکە داوە. پێم وایە کتێب ئەگەر بە تایبەتی لە ئاستێکی ئەوە بوو بۆ نمونە کتێبێکی زۆر گەورە نەبوو، دەربڕینی زمانی زۆر و زاراوەی زۆری تێدا بێت، پێم وایە بێزارکرد دەبێت بۆ خوێنەر. پێم وابێ ئەگەر زاراوەیەکی محەدەد یاخود زاراوەیەکی دیاریکراوە هەڵبژێردرا بۆ ئەوەی تاوی کتێبەکە بنووسێت، پێم وایە باشتر دەبوو بە تایبەت ئەو زاراوەیە کە بەگشتی لە کتێبەکان بەکاردێت، کە پێم وابێ زیاتر زاراوەی لای کەرکووک و ئەوانەیە کە لە کتێب بە زاراوە سۆرانیەکان بەکاردێت. پێم وایە ئەگەر ئەو بەکار هاتبە زۆر جوانتر دەبوو. بەڵام سلێمانیەکەش ئەگەر زیاتر ئەو بەکار هاتبە یاخود بڵێن هەمووی ئەو بە دەکرا، بەڵام لەبەر ئەوەی تێکەڵ کراوە، زاراوەکان تێکەڵ کراون، پێم وابێت تا ئاستێک کتێبەکەی لاواز کردووە و لە لای خوێنەر تۆزێک لێوەڕز دەبێت. خاڵیشتر کە هەر پەیوەندی بە نووسینەوە هەیە، ئەویش خاڵبەندیە. لە زۆر شوێن هەستم کرد کە هەڵەی خاڵبەندی هەیە، بۆ نمونە دانانی کۆمەڵێک فاریزە بە دوای یەک، ئەوەیان پێم وابێت لە نووسینی ئەکادیمی دانیە، یاخود دانانی کۆمەڵی نوختەیەکی زۆر بە دوای یەک، پێم وابێت 3 نوختە زۆر ئەکادیمیە، یاخود زۆر جار دانانی نوختە لە کۆتایی ڕستە، یاخود دانانی چەندان نیشانەی پرسیار بە دوای یەک و دواتریش دانانی چەندان نیشانەی سەرسوڕمان و ئەوانە. پێم وابێ ئەمە لە خاڵبەندیەکەی کەم دەکاتەوە، چونکە پێم وابێ خاڵبەندێکی ئەکادیمی نەبوو. ئەگەر بین باس لە کتێبەکە و لە چیرۆکەکە بکەین، چیرۆکی ئەم کتێبە ڕاستە چیرۆکێکی پەیوەستە، چیرۆکێکە کە لە ئێستادا ڕوودەدات، بەڵام چیرۆکێکە لە هەندێک لە حاڵەتەکانی تا ئاستێک چیرۆکێش دووبارەیە. ئەمە دڵخۆشکردە بوو ئەگەر دەرەنجامەکەی باش بە، ئەگەر دەرەنجامەکەی جیاواز بە، یاخود ئەگەر بڵێن زۆر جار سەرسوڕمان، زۆر جار هەندێک شتی جیاواز و نامۆی تێدا بە، بەڵام پێم وایە بەگشتی چیرۆکەکە چیرۆکێش تا ئاستێک دووبارە بوو، یعنی لە سەرەتاوە بگرێت تا کۆتاییەکەشی چیرۆکێک نەبوو کە زۆر شتی سەرسامکەی تێدا بێت. ڕاستەوە گوتم چیرۆکەکە لە ئێستادا ڕوودەدات، چیرۆکێکەکە پێویستی بە گەیاندنە، بەڵام ئەو شێوازی گەیاندنە پێم وابێ شێوازێکی تا ئاستێک تەقلیدیە، ینی شتێکی وای تێدا نەبوو کە خوێنەر سەرسام بکات یاخود بەو ڕووداوە کاریگەر بێت و هەوڵ بدات کە چاکسازی گۆڕانکاری تێ بکات. ئەم تا ئاستێک لاوازی چیرۆکەش دەگرێتەوە بۆ دوو خاڵی تر. یەکێکیان لاوازی کاراکتەر دیڤلۆپمنت، کاراکتەرەکانی زۆر بەرەو پێش نەدەچوون، یان دەمان بینی 3-4 کاراکتەری تێدایە کە ئەو کاراکتەرانە شتانێکی وایان بەسەردانە دەهات کە بکەونە چاڵێنجێکی زۆر گەورە و لە هەمان کاتدا دەربازبوونەکەشیان بە شێوازێکی چاڵێنجی زۆر گەورە بێت. ینی دەبینی کاراکتەرە سەرەکیەکە کە ڕووداوەکەی لەبارەوە جێڕاوەتەوە کە هێلین خۆیەتی تووشی ڕووداوێکی ناخۆش دەبێت، وایە ڕووداوەکە کاریگەری بەسەریەوە هەیە، بەڵام شێوازی چارەسەرەکە و شێوازی ئەو چونە ناو ڕووداوەکەش ینی تا ئاستێک لاوازە
وانە کە تۆ بڵێ وڵی حەست پێ نەکەی کە ئەوە ڕوودەدات، یعنی لە سەرتاوە کە چیرۆکەکە دەخوێنیەوە دەزانی کە بۆ منە لەوانەیە لە شوێنێک ئاوە ڕوودات ڕێک واش ڕوودەدات کە تۆ بۆی دەچیت. لە هەمان کاتدا کارکتەری پۆلیسەکەش کە لێکۆڵینەوەکە دەکات ئەویش بە هەمان شێوە لە سەرتاوە چۆن دەبێت دەبینین شێوازی هەسوکەوتی ئەو لەگەڵ پەرستارەکە و چۆنێتی ڕێکەوتنی ئەو لەگەڵ پەرستارەکەیان هەر لە سەرتاوە کە پەرستارەکە دەبینێت تۆ دەزانی کۆتایی ئەو پۆلیسە و ئەو پەرستارە چی دەبێت. ینی حەز دەکەم ئەوەیان بەتایبەت لە ڕووی کارکتەر دیڤلۆپمنتەوە زۆر لاواز بوو. هیوادارم لە چیرۆشی داهاتوو لە کتێبی داهاتوو پەری پێ برێت. وە خاڵی تریش کە کاری کردوتە سەر چیرۆکەکە بریتە لە کۆتاییەکەی کە کۆتایەکی هەم خێرایە هەمیش کۆتایەکی بێ سوپرایز. کۆتایەک نییە کە سوپرایز بخاتە مێشی خوێنەرەوە کە وای لێبێت بڵێت بەڕاستی ئەو کۆتایە چاوەڕوان نەکراو بوو. نەخێر دەتوانم بڵێم هەر لە سەرتاوە ئێمە چاوەڕوانی ئەو کۆتاییەمان دەکرد و هەستمان پێ دەکرد کە کۆتایەکی وا هەیە. لەگەڵ ئەوەشدا بادا دوورانە قسە لەسەر ئەو کتێبە بکەین. ئەو کتێبە تەنها خاڵی لاوازی تێدانی ئەوانەی باسم کرد. ئەو خاڵانە کە ڕاستگۆیانە دەمەوێت بڵێم لەبارەی کتێبەکە کە ئەو خاڵانی تێدایە هیوادارم لە داهات چاپ بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا خاڵی بەهێزی هەیە. یەکێک لەو خاڵە بەهێزانە پێم وابێت چیرۆکەکە لە چیرۆکێکی ڕاستەقینەوە گیراوە. بۆیشە دەستخۆشی لە کەردوان دەکەم کە هەم جێڕانەوەی چیرۆکەکە کۆکردنەوەی چیرۆکەکە بوێری خۆی دەوێت لە هەمان کاتیشدا خستنە سەر کتێب و پیشاندانی بە خەڵک پیشاندانی ئەو چیرۆکە ڕاستیە کە لە کۆمەڵگەی ئێمە لەوانەیە ڕۆژانە ڕوو بدات بەڕاستی دووبارە بوێری دەوێت و دەستخۆشی دەکەم کە کارێکی زۆر ناوی کرد. خاڵیشتی زۆر بەهێز لەبارەی ئەو کتێبە ئەویش باسکردنی بابەتێکە کە دەتوانم بڵێم لە کۆمەڵگەی ئێمەدا تابووە. پێشتریش گوتم ئەو ڕووداوە زۆر ڕوودەدات. ڕووداوێکی شەکە تا ئاستێکی زۆر گوێمان لێ بووە، بەڵام پێم وایە هەر کاتێک گوێمان لێ بێت یاخود بەدزی بووە یاخود بە شێوازێک بووە کە بە پێچەوانەوە بەلای لایەنە باشەکەدا هەڵگەڕاوەتەوە بۆ نمونەیانی بە خراپە باسی ئەو لایەنە کراوە کە باشە پێویستە باسی بکرێت. کاتێک ئەو کتێبە بخوێندەوە ئەو بابەتە باسکرا بەڕاستی بەتایبەت لە کۆمەڵگەی کوردی و ناوچەی سۆرانیش کە دەتوانم بڵێم تا ئاستێک عشارتر لە هەندێک لە ناوچەکانی کوردستان باسکردنی ئەو ڕووداوە لە شوێنێکی ئاوا پێم وایە بەجددی بۆیەری دەوێت و لە هەمان کاتدا شتێکی زۆر باش و زۆر نایابیشە بەتایبەت بۆ ئەو سەردەمی ئێستەمان. خاڵێک کە زۆر بەدڵم بوو ئەویش بابەتی کچەکە بوو کە ڕووداوەکەی خۆی لە ڕێی تێنووسەکەەوە جێراوە. وات لێ دەکات کە خۆت لە شوێنی کچەکە ببینیتەوە یاخود لانی کەم هەست بە ئازارەکانی ئەو کچە بکەیت، هەست بکەیت کە ئەو کچە بۆ تێ هەڵکەوتووە بۆ کەوتە تاوانێکی ئاوا یاخود بڵین کە تاوانیش نییە یاخود بڵین کە ڕووداوێکی بەسەر دێت بۆ ئەو ڕووداوی بەسەر هات دەبینی کە خودی ئەو کەسە ڕووداوەکەی بەسەر دێت خۆی ڕووداوەکە دەجێڕێتەوە. ینی هەندەرەکان چی بوو کە ئەو ڕووداوی بەسەر بێت دەرەنجامی ئەو ڕووداوی کە بەسەری هات چی بوو و خەڵکیش چی پێ دەکرا کە بتوانن بیکەن تاکو و ڕێگری لەو ڕووداوە بکەن. یعنی ئەمەیان پێما بێ خاڵێکی زۆر بەهێزی ئەو کتێبەیە کە تا ئاستێک وا دەکات کە چیرۆکەکە بکەوێتە بەردڵ و تا ئاستێکی زۆر چیرۆکە کار تێ بکات. بەگشتی ئەم خاڵانە کە باز دەکەم هەم خاڵە بەهێزەکان هەمیش خاڵە لاوازەکان چ بۆ ئەو کتێبە چ بۆ هەر کتێبێکی ترکە نووسەرێک دەینووسێ. من خۆم زیاتر کتێبی ئەو نووسەرانە ریڤیو دەکەم کە نووسەری تازن ئەوەش هەم دەبێتە هاندێک بۆیانیش هەمیش هیوادارم بێت بە شێوازێک لە پێداچوونەوە ببێت لە فیدباکێک بۆ ئەوان تا بتوان لە بەرهەمەکانی داهاتوویان بەرهەم باشتر پێشکەش بکەن. ئەگەر ڕێتینجێک بەو کتێبە بدەین من خۆم پێم وابێ لە 3 بۆ 3.5 پێ دەدەم. کتێبێکە ئەگەر ئەو خاڵ لاوازانی ترینە بابەتایبەتی بابەتی خاڵبەندی و بابەتی زمانەوانی پێم وایە شایانی چواریشە، بەڵام هەندێک لە حاڵەتەکان پێم وایە خاڵ لاواز بوون وایان دەکرد ئەم کتێبە جار و بارە سارد و سوڕ بێت و تا ئاستێک لێی وەڕزبی، بەڵام لە هەمان کاتدا بەهۆی کورتیەکەشەوە تا ئاستێک دەتوانی زوو تەواوی بکەیت بۆیە پێم وانییە ئاوازوو لێی وەڕزبی. بەگشتی ئەمە پێداچوونەوە بوو بۆ کتێبی هێلین لە نووسینی دلوان تاهێر کە کتێبێکە ئەم ساڵی 2021 بڵاو کرایەوە لە گشت چاپخانەکانیش بەردەستە و نرخەکەشی تەنها 4000. من وسام ئەحمەدم تا کتێبی داهاتوو تا پێداچوونەوەی داهاتوو خواتان لەگەڵ.